زۆر جار لێرە و لەوێ باسی مرۆڤ دۆستی دەکرێت، باسی کارە جوانە مرۆڤایەتەکان ئەکرێت، بەڵام کەم جار ئێمە بتوانین ببینین و کەمێک لەو ڕووداوانە ڕەنگە کاریگەریەکیان هەبێ. یەکێک لەو کاردانەوە جوانانی کە لە ڕۆژانی ڕابردوو دابینیمان، یەکێک لەو ڕووداوە دڵتەزیێنانی کە چاوی زۆر کەسی لە خستە فرمێسک و دڵی زۆر کەسی غەمبار کرد، بەڵام لەگەڵ ئەوەدا سیمایەکی زۆر جوانی کوردی پیشاندا، خەڵکی هەڵەبجە و هەورامان و خورماڵ و زەڵم و ئەحمەد ئاوا و ئەو خەڵکە جوامێرە پیشاندا کە بەڕاستی نەک بەوتە بە کردار بە نیشاندانی مرۆڤ دۆستی و بەهاناوە چوونی کەسی لێ قەوما و خۆی نیشاندا بەبێ جیاوازیکردن لە ڕەگەزدا، ڕەنگدا، زمانە. ئەوان بەدەم ماڵێکەوە بوون کە کارەساتێکیان لێ ڕوودا و کچەکەیان خنکا و ئیتر دڵیان بەخەم بوو، ئەمان توانیان ماڵەکەی خۆیانی بۆ بکەنە سەرپشت و درگایان بۆ کردنەوە و بوونە پەناگەیەک و هەوڵیاندا بۆ ئەوی کە تەرمی ئەم منداڵە بدۆزنەوە. ئەمەش کاردانەوەیەکی نەک ناوخۆی و نەک لە هەرێمی کوردستان لێرە وەکو جیهانی بەخۆیەوە بینیمان چنێک بە جوانی باسی سیمای ئەم ناوچانەی دەکرد و بینیمان چۆن ئەم تەرمە بڕێکرا بە زۆر بە خۆنەویسانە، زۆر بە جوانی تات خەڵکی ئێرە لەگەڵیا چوونەوە بۆ کەربەلا بۆ ئەوی کە تەرمەکە ڕادستی خێزانەکەی و ئەو ناوچەیە بکەرەوە کە ئەو خەڵکی لێ بووە. جا ئێمە پێمان خۆشە لەم تەوەرە جەختە بکەینەوە سەرەوە لایەنە تا چنێک ئەم ڕووداوانە سەلمێنەری ئەو جوانیان کە لە ناو کووردا هەبوو بە تایبەتیش خەڵکی پارێزگاکە و ئەوەی کە لە ناو پارێزگاکە بوونی هەیە. سڵاوی خوارد لێبێ کاک عومەر عەبدول نووسەر کە ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵمانی سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو لاپەڕەکانی مێژوو هەڵبینەوە تا چنێک ئەمە ئەو ڕووداوانە بۆمانە سێمێن کە هەڵەبجەکان نەک تەنها لە ڕووداوێکە نەک لە هەڵوێستێکە بەڵکو لە کۆنەوە ئەوان هاوخەم و هاوسۆز بوون بۆ هەر کەسێک کە پێویستی بام بێ سەر ڕێەوەی کە خۆیان هەڵقوڵاوی ئازار و جینۆساید بوون. بەڵێ بەناوی خوای گەورە سوپاس بۆ ئێوەی بەڕێز، سوپاس بۆ بینەرە بەڕێزەکانتان. دیارە بابەتی بەدەمەوە بوون و ئاشتەوایی و لێک نزیکی و هاوکاری یەککردن ئەمە کللتورێکە لە ناو کوردەواریە دەمێژە ئێمە ئەیناسین و ئاشناین و دەست و پەنجەمان لەگەڵان نەرم کردووە. باو باپیرانی ئێمە لە تەواوی شار و شارشکەکانی کوردستان بەم نەریتە جوانە شێلراون و نەوەکانیان پێگەیاندووە فێر کردو. بۆیە ئەوەی کە لە زەڵم و ئەحماوا ڕوویدا، ئەوەی کە لە بگرە چەندین شوێنی کە ڕوویداوە و فۆکسی نەخراوەتە سەر، یان ئێمە نەمان بیستووە یان نەمان زانیوە بەشێکە یان مشتێکە لە نمونەی ئەو خەرمانەی کە لە ناو کللتوری کوردەواریە بۆمان بەجێماوە و فەخری پێواکەین، شانازی پێواکەین. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی چەند ساڵی ڕابردووی عێراق وەکو نمونە، ئەبینی دوژمنایەتێکی زۆر. ئەم دوژمنایەتیە ئەگەر بە شێوەی زارێکی بیان بە شێوەی واقعی بێ، ڕنگدانەوەی هەبوو لە سەر تەواوی ژیانی عێراقیەکان. ڕقی کورد لە شیعە لە سونە، کورد لە عەرەب، عەرەب لە کورد، پێکاتەکانی کە بە هەمان شێوە یەکێک بووە لە دیوە ناشرینەکانی ئەم دەوڵەتەوە ئەم وڵاتە. من ئەمەی کە لە زەڵم و ئەحماوە و هەڵەبجە ڕوویدا بەم شێوەیە تەفسیریەکەم کە ئەم بەسەڵەکەی کە لە ڕابردووە هەبووە، ئەم بەسەڵەکە شکێنرا، ویست و ئیرادەی هەڵەبجەیەکان و هەورامیەکان و شارە زوریەکان ئەم بەسەڵەکەیان زۆر بە جوانی شکاند. و جاریشکە ئەویان بۆ پێناسەکردینەوە کە ژیان لەگەڵ پێکاتەکانی کە ژیان لەگەڵ ئەو خەڵکانەی کە لە زمانەکەی تۆنین، لە کللتورەکەی تۆ جیاوازن، ئەکرێ لەسەر ئەم شێوازە بێ کە ئێمە نیشانماندا. کچەکەی ئێوە کچەکەی کچی ئێمەیە، مەرگی ئێوە پرسەی ئێوە پرسەی ئێمەیە.
هیچ جیاوازیەک نییە لە نێوان مناڵەکانی ئێوە لەگەڵ مناڵەکانی ئێمە هەر زەحمەت و کارەسات و ناڕەحەتیە کە تووشی ئێوە بێتەوە تووشی ئێمەشە بێتەوە ئێمەش نیگەرانەکە ئەسڵ و بنەمای مرۆڤ دۆستی ئەسڵ و بنەمای کللتورێکی ڕەسەن و جوان لێرەوە دەست پێکات ئێمە بێ ئەمە بکەین بە بنەما بۆ تەواوی شارەکانی دیکە ئێمە ئەبێ بکەین بە خاڵێکی وەرچەرخان لە ئەو گۆڕانکاریانەی کە ڕوو دەدەن لە ڕابردووە لە داهاتووە لە ڕابردووە ڕوویاندا و ئێمە بە جۆر لە جۆرەکان تەجاوزمان کردووە یان جۆمان لێ نەگرتووە بەجددی ئێمە لە ساڵی 1970 پێم خۆشە یەک دیمەن بژێڕمەوە هی خەڵکی ئەم ناوچەیە ئەویشەوەیە لە سەروبەندی تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە تەبان چەند ڕۆژە پێش کیمیابارانەکە خەڵکی دەیزانی کە هەڵەبجە ڕوبەڕووی تاوانێکە بێتەوە کارەساتێکە بێتەوە سوپای ئێران شاخەکانی چواردەوری هەڵەبجەی تەنیوە و سوپای عێراق شکاوە و بەو شکاویە پەرتەوازە بوون بڵاوبوونەتەوە بە ناوچەکانی هەڵەبجە گوندەکانی ناوشاری هەڵەبجە هەورامان ناوچەی هەورامان شارە زور ئەم شکستە بۆ سوپای عێراق لە دەمێکایە کە خەڵکی هەڵەبجە چاوەڕوانی ئەوە کەن کاردانەوەی حکوومەتی ڕژەمی بەعس لەو کاتەیە کاردانەوەیکی زۆر تند بێ هیچ کەس ئەمین نییە لەوەی کە ئایا چی بەسەردێ خانەوادەکەی چی بەسەردێ مناڵەکانی چیان بەسەردێ بەڵام بەڕەغمی هەموو ئەم مەترسیانە بەڕەغمی هەموو ئەم دوو دڵی و قەلەق و ترسەی کە ڕۆبەڕووی خەڵکی هەڵەبجە بووەتەوە خەڵکی هەڵەبجە بە ڕۆحێکی بەرزەوە هاوکاریە دەنە ئەو سەربازە هەڵاتوانەیە کە دێنە ناو شارەکە برسیانە نانیانە دەنێ بەرجیان لە بەرانەماوە پۆشتەیانەکەنەوە هەندێکیان دڵنەوایی ئەکرێن دەبرێنە ماڵەکان و دڵخۆشیان ئەدرێتەوە ئەمە گەورەترین و جوانترین نمونەی ئینسان دۆستیە کە خەڵکی ئەم ناوچەیە لە ڕابردووە پێی ڕەویان کردووە لە ئانوساتێکە کە تۆ چاوەڕوانی مەرجی عەزیزەکانی خۆتەکەی لە ئانوساتێکە کە شارەکەت گریمانەی وێران بوون و سڕینەوەی ئاسەواری شارەکە لە ئارادایە بۆیە هەموو ئەم ڕۆحیەتە ئەمە بیگەڕمەوە بیبەستمەوە بە مێژووی هەڵەبجە و هەورامان و شارە زورەوە ئەو کللتورە دەمێکە لێرە بەرقەرارە ئەو گیانی ژیان دۆستیە دەمێکە لێرە هەیە بۆیە لە دوای تاوانەکەش هەڵەبجەیەکان لە بیری ئەوەی کە بیر لە تۆڵە بکەنەوە لە بیری ئەوەی کە ڕق و چینەیەک لە دڵی خۆیان و نەوەکانیانە دروستکەن بەرامبەر نەتەوەی عەرەب یان هەر زمانێکیکە کە ستەم و زۆرداری بەرامبەر کردوون ئەمان دێن بە گیانێکی ئاشتی و لێبوردەیەوە بە تەسامح و بە پێکەوە ژیانەوە ڕوبەڕووی واقیعەکە بنەوە و ئەو نمونە جوانە پیشانەدەن کە هەمومان بینیوان زۆر باشە کاک عومەر ڕوودانی ئەم جۆرە ڕووداوانە و هەروەها بڵاوبوونەوەی دیمەنەکان و بەدەموچوونی هاوڵاتیان لەم جۆرە ڕووداوانەدا تا چەندێک تێڕوانینی ڕایگشتی دەگۆڕێت لەبارەی ئەو قسانەی کە لەسەر کورد و هەروەها کوردستان دەکرێت بە تایبەت لە لایەنی بەدەموچوون و لە لایەنی خۆشەویستی کوردەکان بۆ نەتەوەکانی دیکە پێگومان دەور و تەئسیری باشی هەیە و ئێمە دەور و تەئسیر و کاردانەوەکانمان بینی لە ڕۆژانی ڕابردوو کاتێک کە ئەو بەدەمەوە چوونە لە ناو سۆشیال میدیا بێگومان ئەمڕۆ سۆشیال میدیا و شاشەکان هەموو شتێکن هەموو هەواڵەکان ئەگەێنن بە ئێمە بۆیە کاتێک کە خەڵکی هەڵەبجە بە ستافێکی ئیداری بە گوڵەوە بە ئەم تەرمی ئەم کیژۆڵە جوانە بنەوە بۆ کەربەلا لەوێ پێشوازێکی گەرمیان لێکرێت پاشان هەر 24 ساعتی بەسەرا ناچێ پارێزگاری کەربەلا بڕیارەدا شەقامێک بە ناوی هەڵەبجەوە بکات نووسەرێکی گەورەی میسری مەحموود زاید ئەڵێ لەسەر ئەم هەڵوێستا حەقا کورد ناو بنرێ ناوزەت بکرێ بە گەلی نمونەیی لە جیهانە
یوتوبەرە عەرەبەکان ئەوانەی کە هاوادارێکی زۆریان هەیە ئەبینین بۆ خۆمان بە چەندین شێواز ستایشی گەلی کوردەکەن، ستایشی ئەو هەڵوێستایەکەن کرێ لایەن هەڵەبجەیەکان و هەورامیەکانەوە بەرامبەرم کیژۆڵای گیراوەتە بەر. یعنی کاردانەوەکان زۆر ئیجابین، زۆر باشن و ئەکرێ ئەمە هەوێنی لێک نزیک بوونەوەی زیاتری پێکاتەکانی ناو عێراق بێ. ئێمە جەعلێکی خودایی هەیە کە لە ئاەتێکە ئەفەرموێت نەتەوە و قەبائیل و شعوب و نەتەوەکانمان بۆ ئەو دروست کردووە کە یەکتری بناسن لتەعارەفوا و ئەم دوژمنایەتی کە لە ڕابردووە هەبوو من پێم وایە هیچ بنەمایەکی نەبووە، بنەماکەی لەسەر ئەساسی تایفی بووە، لەسەر ئەساسێکی دەمارگیری پەیدا بووە. لە هەڵەبجەیە ئێمە ئەم معادلەیە ئەم هاوکێشەیە ڕێک پێچەوە ناکەینەوە. پێمان وایە هەموو ئینسانەکان و هەموو پێکاتەکان ئەکرێ بەیەکەوە بژین و ئەکرێ تەساموحیان هەبێ بەرامبەریەک و ئەکرێ نزیک من لەیەک و ئەکرێ خەمی خێزانەکەی تۆ خێزانەکەی من بێ، خەمی خێزانەکەی من خێزانەکەی تۆ بێ. لە هەڵەبجەیە ئەم نموزە جوانە پیشاندرا و خۆشبەختانە کاریگەری و ڕۆڵی بەرچاوی بینی لەسەر تەواوی شەقامی عێراقی و هەندێک لەسەر شەقامی عەرەبیش و لە ناو خۆی کوردستانی شابێگومان کاردانەوەی زۆر ئیجابی هەبوو. هەندێک پێیان وا بوو کە ئەمە مبالغەی زۆری پێوە کراوە و بەو شێوەیە پێویست نەبوو کە ئەم بابەتە ئەوها گەورە بکرێت. بەڵام بەعکسەوە ئەگەر تۆ لە بوعدێکی با بڵێن تێڕوانینێکی فەلسەفیەوە ئەم بابەت هەڵسەنگێنی بوعدێکی زۆر قوڵی هەیە. یعنی وەکو پێم وتی لە سەرەتاوە ئەو بەستەڵەکەی کە لە نێوان پێکاتەکانی عێراقایە، لە نێوان کورد و عەرەبا هەیە، لە نێوان شیعە و سونەیە هەیە، ئەکرێ بەم جۆرە هەڵوێستانە تۆ ئەم بەسەڵەکە بتوێنیتەوە. هەموو شتێک لە نیازپاکیەوە دەست پێەکە. یعنی بۆ نمونە تۆ کاتێک دەست پێشخەریەکەکەی یعنی تۆ نیازپاکی نیشانە دەی بۆ بەرامبەرەکەت. وەختێک کە بەرامبەرەکە ئازانێ من لەگەڵ خەم و ئازاری ئەوە ئازارم پێگات ئێتر ئەویش بەخۆی ئاچێتەوە و بێگومان من پێم وایە ئەبێ ئیش لەسرم چەمکە بکەینۆکو چەمک. گەلی کوردستان پێویستێتی ئەم نموزەجە وەرگێ و لە تەواوی شارەکانی عێراقا هاوشەوەی ئەم نموزەجە دووبارە بکەنەوە، هاوشەوەی ئەم هەڵوێستانە برەو پێ بدەن، هاوشەوەی ئەم جۆرە جوامێریانە کە کوردی پێناسراوە، کە نەتەوەی کوردی پێناسراوە، کە باوباپیرانمان هەل لە دێر زەمانەوە ئابەم شێوەیە هێناویانە لە گوندەکانەوە، لە شوێنەکانەوە کە بە بەردەوامی گیانی هاوکاری، گیانی بەدەمەوە بوون، لە پرسەکانە، لە خەم و ناخۆشیەکانە، لە ئازارەکانە بە بەردەوامی ئەو دەستە جەمعیە بۆ خەم و شادی ئەوە یەکێک بۆ لە مەبدەئەکان لای کورد بۆیە پێویستە برێوی پێ بدرێ. من پێم وایە شارەکانی تر لە هەر جێگایەکی کە کوردی لێ نیشتەجێە دەبێ ئێمە ئیش لەسەرمە بکەین کورد لە بری ئەوەی بەجنۆکە بناسرێ، لە بری ئەوەی کە بە کەژی بناسرێ، ئەبێ ئینسانی کورد بە ئینسانی مرۆڤ دۆست بناسرێ لە جیهانە، ئەبێ ئینسانی کورد بە ئینسانێکی موسالیم، ئاشتی خواز، ئاشتی ویست بەم شێوەیە بناسرێەوە. ئەمە شتێکی نامۆش نییە بە ڕۆح و گیانی ئێمە و بگرە ئێمە ڕۆحی ئێمە بەم بابەتەوە شێلراوە، ڕابردووی ئێمە بەم بابەتەوە شێلراوە، بۆیە پێویستە ئیش لەسەر زین و کردنەوەی بکەین. ئەگەر جۆرێک لە جۆرەکان کەم تەرخەمیمان تیا کردوێ لە ڕابردووە، ئێستا پێویستە ئەم ڕۆحێتە برەو پێ بدەین، زیندوی کەینەوە، بیسەلمێنین بۆ جیهان تەنانەت کە ئیسە بۆ نمونە دنیای نوێ زیاتر لە دنیای مادیاتە ئاسوڕێتەوە، بابەتە ڕۆحی و معنەویەکان تا ئەندازەیە کاڵە بنەوە، بۆیە ضرورە ئەم بابەتە معنەوانەی مەزین و بکەینەوە. با ئێمە یەکێک لەو نەتەوانەی لەو گەلانەی کە بایەخی معنەوی بایەخی ڕۆحی برەو پێ بدەین. ئینسانەکان پێکەوە هەمویان هاوبەشن، ئینسانەکان پێکەوە ئەتوان پێکەوە بژین، پێکەوە بن، خەم و ئازاریان
خۆشی و ناخۆشیان پێکەوە بێ هیچ جیاوازیەک نابینین لەوەی کە دوو ئینسان دوژمنی یەک بن هیچ جیاوازیەک نابینین لە ئەوەی کە دوو ئینسان پێکەوە پەنابرن یەکتری بکوشن یەکتری قڕبکەن عەشیرەت و زمانی یەکتری بسڕنەوە کە لە ڕابردووە ئەمە تەجروبە کراوە جگە لە زیانێکی گەورە بە ئینسانیەت بە کللتور بە نەتەوەکان بە چاندنی ڕق و چینە لە نێوان نەتەوەکانە هیچ ئەنجامێکی دیکەینەوە بۆیە لە ئێستاوە ئەم بابەتەی لە هەڵەبجە ڕوویدا ئەکرێبی کەنە نمونەیەک بۆ ئیشکردن لەسەرم بابەتە وەک چەمک وەک چەمکێکی ئەخلاقی وەک چەمکێکی ئینسانی وەک چەمکێکی دەست پێشخەری بۆ لێبوردەی و تەسامح و پێکەوەی دەستخۆش لەم ڕووداوەدا ئەتوانین بڵین هەر کەسێک لە گۆشەنیگایەکەوە بۆ بابەتەکەی ڕوانی هەر کەسە و هەڵوێستێک دیمەنێک سەرنجی ڕاکێشە پێمان خۆشە گەر وەکو خۆت سەرنجی خۆت بێ لەسەر ئەو بابەتانە لەسەر ئەو هەڵوێستانە لەسەر ئەو دیمەنانە کامیان زۆر سەرنجی ئێوێ ڕاکێشە بێگومان هەر من پێم وایە ئینسان وەختێک مەساتێکی ئەوها ئەبینێت دیمەنێکی دڵتەزیێنی ئەوها ئەبینێت پێم وایە خۆی بخاتە شوێن ئەو کەسە جۆرێک لە جۆرەکان تەکەیفی لەگەڵا بکە ئەو کاتە هەست بە ئازاری و کەسە ئەکات یعنی بۆ نمونە من لای خۆمەوە بێ وا ببینم کە من چوومەتە کەربەلا لە یەکێ لە زۆنگاکانی کەربەلەیە کشەکەی من ئاوهای بەسەرهاتووە هەستی من چۆنە ئەبێ هەستی ئەو ئینسانش کە هاتوۆتە میوانە لای منوتۆ هەر ئاوایە بۆیە فعلا بەدەمەوچوونەکان زۆر باش بوون ئەو دیمەنانەی کە ئەمان بینی زۆر مەردانە و جوانێرانە بوون بەتابەتی ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشا طبعا ئاوی زەڵم و ئەحماوا ئێمە نزیکین لێرەوە ئاگادار و شارەزاین ئاوێکی زۆر ساردە یعنی زۆر جار کە تۆ ئەچیتە قەراخی چەمەکە هەندێ لەو خێزانانە هەروەکو حاڵەتێکی خۆشی گرەوەکەن ئەڵەن کێ دەست ئەخانیان قاچە خە ناو ئاوەکەەوە بزان کێتوانێت زیاتر قاچی بهێڵێتەوە ناو ئاوکە ینی حەدی ساردی ئاوەکەەوە نەزۆرە وەکو منافەسە و پێشبڕکێ ئەمایان کردو بۆیە 11 ڕۆژ بەبەردەوامی کۆمەڵی گەنج و کۆمەڵی ئینسانی جوامێر لە قوڵایی ئەم ئاوەیە ئەم گۆمەنا ئەو گۆمەکە ئەم شەتاوە ناشەتاوەکەیکە خۆیان یاوەتە بەر ئەو یعنی ئەمە فعلن دیمەنێکی زۆر جوامێرانە بوو لای من خۆ ئەکرا ئەم بابەتە ئیهمال بکرێ ئەم بابەتە بسپێرێ بە ئەو کەسانەی کە خەڵکی ئەو شوێنن عەرەبەکان بهاتنایە بۆ خۆیان غەواسیان بێنایە لیژانیان بێنایە بەڵام نەخێر جوانی بابەتەکە لەوایە بوو خەڵکی ناوچەکە ئەمایان کرد جوانی لەوایە بوو کە گوێیان نەدایە لرفەی ئاوەکان گوێیان نەدایە سەرما تەنانەت من گوێم لێ بوو باوکی کچەکە دەڵێت هەندێ لەو برادرانە لە هەندێ مووقیفا ژیانی خۆشییانیان خسۆتە مەترسیەوە و ئەو گۆماوانەی کە لە ناو شەمی زەڵما دروسە بن هەندێکی چاڵی گەورەیان تایە ئەشکەوتیان تایە ینی ئاوەکە ئەچێ بە ناو شاخەکەیە و ئەگەر کەسێ لەحزەیەکە کە سەرقاڵی دۆزینەوەی بچێتە ناوێکی لە وەشکەوتانە ئیتر کۆتایی بە ژیانیدا یعنی بە جۆرێ لە جۆرەکان ئەو جوامێرانە ئەو ئینسانە جوامێرانە ژیانی خۆیانیان خستۆتە مەترسی بۆ ئەوەی ئەم کیژۆڵێ بدۆزنەوە ئەمە تەنها پێناسەی وەفاداری هەڵەگرێت تەنها پێناسەی جوانی هەڵەگرێت تەنها پێناسەی مەردایەتی هەڵەگرێت تەنها پێناسەی دینداری و ڕەوشت بەرزی خەڵکی ئەو ناوچەیەوە خەڵکی هەڵەبجە هەڵەگرێت و هەرامەشە هۆکاری ئەوەی کە ئێستا هەڵەبجە لە ناو وەسەتە عێراقیەکە و لە ناو وەسەتە جیهانەکە تا ڕادەیەک بە سیمبول وەسف ئەکرێ بە نمونەی جوانمەردی وەسف ئەکرێ و ئەم کاردانەوانن کە ئێمەیان دڵخۆش کردووە ئێستا کە خەڵکی ناوچەکەی ئێمە ئابە و شێوەیە قوربانیە دەنکە لە کاتێکا خۆیان قوربانین ئەو ئازارەی کە لە دڵی هەڵەبجەیەکان و هەورەمەکانە هەیە کە ماڵ نییە کە خێزان نییە لە تاوانی شیمابەرانە شەهیدی نەبێ کە خێزان نییە جەرگی نەسووتابێ کە خێزان نییە فڕۆکەکانی بەعەس کە لە شارەکانی عێراقەوە هاتن و ئەم شارەی ئێمەیان بەو دەردەبرد و ئەو تاوانە گەورەیان لێرە خوڵقان مرۆڤی هەڵەبجەیی خێزانی هەڵەبجەیی نییە ئازاری لە دەستدانی کەسوکارەکانی لە دڵانە بێ بە ئێستاشەوە بەڵام نەخێر تەجاوزی هەموو ئەوە کرێ
هەموو ئەوانە بیرە برێتەوە لە پێناوی ئینسانیت، چونکە ناکرێتەوە تۆڵەی ڕق و چینی ناو جەرگی خۆت لە مناڵێکی بچووک بکەیتەوە، لە خێزانی بکەیتەوە کە هاتووە بۆ ناوچەکەت بۆ گەشتیاری. بۆیە ئەم چەمکانە نابێت تێکەڵ بکرێن لە ناو سۆشیال میدیای بڕێک ئالەم بابەتانە ئەبیستین بۆ فڵان نەکرا بۆ فیسار نەکرا. ئەمانە هەموو قسەی پڕۆپوچن. احترامم هەیە بۆ ئەو کەسانەی کە بکەریم قسانێن. ئەسڵی بابەتەکە دروستکردنی کەشێکی مرۆڤ دۆستانەی گەورەیە. ئەسڵی بابەتەکە پیشاندانی جوامێری و ئینسان دۆستیەکە هەڵەبجەیەکانەمەیان بە کردار سەلماند. زۆر باشە کاک عومەر، تێڕوانین و دیدگای نووسەران و ئەدەب دۆستان چۆنە بۆ ئەم بابەتە بە تایبەت بۆ مرۆڤ دۆستی وەروە بە دەموچوون و خەمخۆری هەڵەبجەیەکان بۆ کەسانی دیکە؟ دوو دیوی هەیە. دیوێکیانکو پێم وتی لە ناو سۆشیال میدیای بێگومان ئەمڕۆ بەداخەوە سۆشیال میدیا بۆتە شوێنی خاڵیکردنەوەی حەزە ئیجابی و سلبیەکان، یعنی هەندێ دیمەن هەیە، هەندێ هەڵوێست هەیە کە پیشانە درێ کە ئەکەوێتە ناو سۆشیال میدیا، خەڵکەکە بە دوو بەرەوە ئەیکا بە دوو بەشەوە، بەشێکی ستایشەکە و بەشێکی ڕەخنە و لۆماکات. پەیوەندی بە ئەوە نییە بابەتەکە جوان بێ ناشرین بێ، پەیوەندی بە ئەوە نییە بابەتەکە بە نرخ بێ بێ نرخ بێ. ئینسانی ئێمە وای لێ هاتووە دنیای تازە، دنیای سۆشیال میدیا ئینسانی ئاوا لەت کردووە، بۆیە زۆر کەم هەڵ ئەکەوێت کە هەموو خەڵک یەک هەڵوێستیان هەبێ لەسەر بابەتێک. بۆی بە بەردەوامی قسەی ئەم لاولاش ئەکرێت. بەداخەوان دەژان نووسەران ئەم قسانەشەکەن. یعنی بۆ نمونە لەم کەیسەیە کە کەیسێکی فول ئینسانیە، خێزانێکی فەقیری عەرەب هاتوونەتە ناوچەکەی تۆ، مناڵێکیان لەدەستداوە بەو شێوە مەئساوی خنکاوە 10 ڕۆژ لەناو لەژێر بەرد و ئاو بەسەر و چاویا شەو ماوەتەوە، باوکی خوارد نەخاتە ناو ئەوەکەوە بۆی ناکرێ ئەمە ببەسیتەوە بە مۆزوعێکی سیاسیەوە کە لە ڕابردووە ڕووداوە فڵانە کەس بۆ ئەی بۆ ئەوەتان بۆ ئەوە نەکرد. ئەمانە ناحاڵی بوونە لە بابەتەکە. ئەمە خۆتزیینەوەیە لە چەمکە ئەخلاقیە گەورەکە. نابێ بابەتەکان تێکەڵ بکرێن. تۆ ڕقت لە دڵایە لە بەرامبەر شارێک ئابەم شێوەیە دەریێبڕی بەداخەوە، ڕقت لە دڵایە بەرامبەر فیئەیەک، کۆمەڵێک، تاقمێک ئاوا خۆت خاڵیەکەیتەوە. ئەمە بابەتێکی نامۆ نییە و ئێمە هەمومان دەست و پەنجەمان لەگەڵ ئەم جۆرە هەڵوێستانەیە نەرم کردووە و باش حاڵین، باش ئەزانین کە هیچ شتێک ناتوانێت جێگای ڕەزامەندی هەموو خەڵک بێ. بەڵام ئەمە ئێمە سار ناکاتەوە هەڵەبجەیەکان و هەورامەکان و گەلی کورد بە شێوەیەکی گشتی و ئەمە ئینجازێکە بۆ کورد بە تایبەتی. ئێمە باجیای نەکەینەوە ئەمە هەڵەبجەی و هەورامیە. ئەمە ئەگەر قەرار ئەمە سەرکەوتنێک بێ، ئەگەر قەرار ئەمە دەستکەوتێک بێ، دەستکەوتەکەی هەمومانە. سەری کوردی پێبەرز بووەتەوە. کابرا یوتوبەرە لە شارە عەرەبیەکانەوە بە قورگی پرگیرانەوە ستایشی کورد دەکات. ئەمە بۆ ینی ئێمە پێی نەزانین، بۆ ئێمە شتێکی بە بەهێخی نەبینین. لەبەرەوە ئێمە نابێ گوێ لە هەندێ نووزەی بچووک و ناقابل بگرین کە لە ناو سۆشیال میدیای ئەوترێ. ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە پیشاندرا، ئەسڵی وێنە گەورەکە ئەوەیە کە کورد نیشانیدا، هەڵەبجەیەکان و هەرێمەکان نیشانیاندا گیانی مرۆڤ دۆستی، هاوکاری، ئینسان دۆستی، هاوخەمی، یارمەتیدان تا گیان فیدایی بۆ بەرامبەرەکەت. ئەمە چەمکە، ئەم چەمکە بێ ئیشی لەسەر بکرێ. ئەم چەمکە لە هەڵەبجەیە هەبوو، لە ڕابردووە هەبووە و ئێستا شەبێ زیاتر بکرێەوە. خەڵکی تریش چاو لە هەڵەبجە و هەورامەکان بکەن بۆ ئەوەی لێبوردەیی، بۆ ئەوەی چەمکی تەسامح ببێتە چەمکێکی گشتی و کوردی پێ بناسرێتەوە لە هەموو شوێن. سپاس بۆ بەڕێز عومەر عەبدول نووسەر کە لەگەڵمانە بوو لە هەڵەبجەوە. ڕاستەوە خۆ سپاس بۆ کاتی بێمت بەخشی.